وەزیری دەرەوەی کوبا دەڵێت تۆمەتەکانی ئەمەریکا سەبارەت بە هێرشە سیگناڵیە دەنگیەکانی ناسراو بۆ سەر دیپلۆماتەکانی ئەمریکا لە کوبادا دەستکاریەکی سیاسیە کە مەبەستەکەی لاوازکردنی پەیوەندیەکانی دوولایەنەیە. بۆرنۆ ڕۆدریگێز ئەم قسانەی لە کۆنفرانسێک لە زانکۆی هاوارد لە واشنگتۆنی پێتەخت بۆ کوباییەکانی دانیشتووی ئەمریکا دەکرد. ڕۆدریگێز وتی بڕیاری ئەمریکا بۆ دەرکردنی 17 دیپلۆماتی کوبایی وەک وەڵامدانەوەیەک هەڵوێستێکی سیاسیە. جێگای ئاماژەیە کە دەسەڵاتی ئەمریکا هەروەها بربەسی خستۆتە سەر ڤیزەی سەفەرکردن بۆ کوبا و بەوانەی دەیانەوێت سەفەر بکەنە کوبا سەبارەت بە هێرشی سیگناڵی دەنگ هۆشدار دەدات. ویلایەتە یەکگرتووەکان سەبارەت بە سیگناڵە دەنگە نەناسراوەکان لە کوبا کە بووەتە هۆی دابەزانی ئاستی بیستن، سەرێشە و سەرەگێژە و دڵتێکەڵ هاتن کوبای بە فەرمی تاوانبار نەکردووە، بەڵام حوتەی ڕابردوو سەرک دۆناڵد ترامپ وتی ئەو بڕوای وایە هاوانە بەرپرسیاری ئەم ڕووداوەیە.